سڵاو بینەرانی بەڕێز ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا لە چوار شاریجیا یادی شەیدکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامە حەمەی کردەوە. ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێنە ناو نیشانتان نامرێنە ناو نیشانتان ئێوە بوونە ڕەهبەرێمە ئێوە بوونە ڕەهبەرێمە بوون بە پشت و سەنگەرێمە. خواز بۆم دەرفەتە لێرە داوا لە نێتۆگرتوەکانەکەین و لە داوا لە هەموو یاساناسانەکەین، داوا لە هەموو مافپەروەرانەکەین، ئەوانەی کە مافی مرۆڤ ئەزانن چییە، کەیسی کاکە سۆران، کەیسی کاکە سەردەشت، کەیسی هەموو ئەو کاکە بەڕێزانیان لەسەر حەق بێژی کوژراون ڕوون بکرێتەوانێ و بدرێتە دادگاکان و لە دادگاکان ڕوون بکرێتەوانێ و حەقیان پێ بدرێتەوە. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ یادی 15 ساڵی شەیدبوونی سۆرانی مامە حەمەمان کردەوە لە بێرمینگام و نیوکاسڵ و لەندەن و مانچستەر. ئەوتان لێ بەخێراتیکەن هەڵە بەڕێزەکەتانەکەن. ئێمە ئەمڕۆ وەکو کوردانی تاراوگە لە شاری بێرمینگام بەشداریمان کرد لە مەراسیمی ساڵیادی شەیدکردنی شەهیدی قەڵەم شەهید سۆرانی مامە حەمە کە بە دەستێکی نەگریسی دەستێکی ڕەش شەهید کرا. ئێمە سەرزەنشت و ئیهانە و سەرکۆنەی ئەو کارە تیرۆریست و ئەو کارە قێزەونەوەکەینەوە بەردەوامی شەبین تاوەکو ئەو کەیسە بەلارەدرا نەبرێ و ببرێتە مەحکەمە و تاوانباران بە سزای یاسایی خۆیان بگەن. زۆر پامی ئێمە بۆ ئێوە ئازادی میلەت بۆ بەڕێوە ئەمڕۆ لە 15 ساڵیادی شەیدکردنی سۆرانی مامە حەمە شەهیدی قەڵەم شەهیدی ئازادی لێرەوە بەڵێن دووپات دەکەینەوە کە هەمیشە ئەوانە زیندوون نامرن. لە جات سۆرانێک هەزاران سۆران دروست بۆ، لە جات سەردەشتێک هەزاران سەردەر دروست بۆ، ئەوانە بوونە سمبولی نەتەوەیەک، بوونە سمبولی ئازادی، بوونە سمبولی نووسەر قەڵەمەکانیان هەتا ماون دەنووسێت. ئێمە لێرەین بۆ ئەوەی یادی 15 ساڵەی سۆرانی مامە حەمەکەینەوە وەک چۆن کەرکووک ئاوا نابێ، خوێنی حەقی سۆرانی مامە حەمەش هەرگیز ئاوا نابێ. ئێمە لێرەین تا بڵین هەین دژی سە زاڵم و دێوین کە ئەڵێن بکوژن زاڵمن تا سەر ئێسقان هەمیان بکوژن. دەستان خۆش. ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک و ڕێکخێرانی خۆپیشاندەران هاتووین بۆ یادی بەرزڕاگرتنی یادی شەهیدی قەڵەم سۆرانی مامە حەمە وەکو هەموو ساڵێک یادمان کردوتەوە بە بەردەوامی یادی دەکەینەوە. ئێمە لێرەین لەگەڵ ڕێکخراوی داکۆک بۆ یادی شەیدکردنی سۆرانی مامە حەمە کە ڕۆژنامەنووسێکی زۆر بەتوانا بوو لە کوردستان شەهید کرا بەدەستی دەسەڵاتدارانی کوردستان. ئەمڕۆ ئامادەبووم بۆ ئەوەی 15 ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی سۆرانی مامە حەمە بەرز و پیرۆز ڕابگرم و لێرە بە دەسەڵاتدارانی بکوژ بڵێم کە ڕۆژێک دادێت دەکەونە ژێرپێی گەل ئێمە ناهێڵن چیتر کەیسەکانیان خۆڵ و خاشاکیان لەسەر بنیشێت و بە داخرایی بمێنەوە. ئێمە لە خوێنی شەهیدانمان خۆش نابین و ئێمە درێژە پێدەری ڕێگای شەهیدانمانین. شەهیدان ڕێگای ڕووناکی ئازادی کورد و کوردستانن و هەموو پلەیەکی سەرکەوتن بۆ قولەی ئازادینە. بۆیە ئێمە پشتیوانی لە خانەوادەی شەهیدی سەربەرز دەکەین و تا ڕۆژی کە دانی بە سزاگەاندنی بکوژانی ئێمە لەسەر شەقام دەبین و ناهێڵن ئەو کەیسە بەداخرایی بمێنێت.